هەڵسەین بە ئەنجامدانی چەند چالاکیێک بە شێوازی ڕاکردن تا ئێمەش دەنگمان هەبێ بڵین نابووە توندوتیشی کچانی ئێمەش ئازان بوێرن ئەتوانن مافەکانیان بەدەستبێنن لەم ڕۆدا نزیکەی زیاتر لە 200 کچ بەشداریان کردووە لەم چالاکیە. ئامانجمەوە بوو کە هەموو کچێک بەشداری بکات نەترسێت. هیوادارم توندوتیژی بەرامبەر ئافرەتان کەم بکرێتەوە، حکومەت کارێک بکات کە ئەم دیاردەیە نەمێنێت. دەستانی بە سازدانی ئێوارێکی ئاهەنگی کە تایبەت بە ئەوەی کە سلەیمانی نازناوی شاری داهێنانی ئەدەبی پێبەخشرا لەلایەن یونسکۆوە. بەرنامەی ئەم شۆمان بریتیە بێلەوەی کە چەندین شاعری هەمانە کە شعریان بەسەر شاری سلەیمانی تۆ خۆشەویستیان بۆ شاری سلەیمانی وتووە، هەروەها شاعرێکی عەرەبیشمان هەیە کە شاری سلەیمانی خۆش ئەوێ و شعری بەسەرەوە لێرە ئەمڕۆ میوانە و شعر تەقدیمەکە. ئەم شەو جۆرە بابڵێن ئاهەنگە یادکردنەوەیەک هەیە کە شعر و گۆرانی و میوزیک و لەگەڵەوەشا پێشانگایشی فۆتۆگرافی هەیە. من بەم پێشانگا فۆتۆگرافیە بەشداریم کردووە کە 22 وێنەی ئێستا لەگەڵ کۆنی شاری سلەیمانیایە، هەنێ کوچە و کۆڵان، هەنێ بواری کەلەپور، هەنێ ئیشی کوردەواری کە لە ناو سلەیمانیا هەبوو تا ئێستا ژێ و بەناوبانگە. از خلق دهوکم از جدانی مارکاتی ماوره بو مادرید بو هاتی ناوره پیش لعب تاپانه راستی گرک باشه که جانا گلوپت وره و افکار بایا وره های و باشه که صبر و گرک خوشه. Bueno, pues estamos aquí en Madrid, acaban de hacer la inauguración, fue ayer de las luces y como podemos comprobar esto está lleno de gente, hay gente de por todos lados, muchos turistas, las luces son preciosas y esperemos que llegue una Navidad bonita para todos.